نوێنەرانی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەموو خولەکانی ئەنجومەندا ڕۆڵی گرنگیان بینیوە لە کەیسی بە پارێزگابوونی هەڵەبجەدا. ئەوان هەمیشە لە سەنگری داخوازیەکانی خەڵکدا بوون، ڕاستگۆیانە و پەیوەست بە بەڵێنەکانیان هەنگاویان ناوە. نوێنەرانی کۆمەڵی دادگەری بە گروتینێکی باشەوە ئیشی چاکیان کردووە لە پەرلەمانە، هەموو کاتێک داواکاریەکانیان شتەکانیان لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە چڕ کردووەتەوە. بۆ نمونە سۆران عومەر بەردەوام ئیشی لەسەر ئەوە کردووە، سووربووە لەسەر ئەوەی کە بە پارێزگابوونی هەڵەبجە بێ بە ئەمەلی و ئەندام پەرلەمانەکانی ترمان کەسەکانی ترمان کە لەوێ بوون. بۆ نمونە کاک عەبدوڕەحمان عەبدوڕەحیم وەزیر بوو، سەرەتای بە پارێزگابوونی هەڵەبجە هەر لە سەرەتاوە ئەو کاری بۆ ئەوە کردووە، ئیشی بۆ ئەوە کردووە حتا توانی کە پێشنیاری کرد لە پەرلەمانە لە ئەنجومەنی وەزیرانە کە ئەنجومەنێک دروست بکرێت بۆ پارێزگای هەڵەبجە. کۆمەڵی دادگەری یاردەم کەسانی شایستە و کارامی ناردووەتە هەردوو پەرلەمانی کوردستان و عێراق بۆ ئەمەڵبژاردنەش خەڵکی هەڵەبجە وەفا نیشان دەدەن و پاڵپشتی خۆیان بۆ نوێنەرانی کۆمەڵ دووپات دەکەنەوە تاکو ئەم حیزبە بتوانێت بەردەوام بێت لە شەڕکردن بۆ پڕکردنەوەی کەم و کورتەکانی پارێزگای هەڵەبجە و ژیانێکی شایستە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی. ئەو کەسانەی کۆمەڵی دادگەری بربژێریانەکا بۆ پەرلەمان سوپاس بەخوا تا ئێستا خەڵکێکی چاک و باش و چالاک بوون و توانیوانە پرۆژەی باش پێشکەش بکەن، وهروەها پرساندن و پرسیارکردن لە وەزیرەکان بە تایبەتی لە بەغدا بۆ کارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە، بۆکردنەوەی مەرزی سازان، بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان دەورێکی باڵایان هەبووە. ڕاستی ئەو کتاب و نووسراوانش کە ئێستا هەن شایەتی ئەو حاڵەتە ئەدەن و خەڵکی دۆست و نادۆستیش بەڕاستی شایەتی ئەوە دەن کە نوێنەرەکانی کۆمەڵ خەڵکانی دڵسۆز بوون و هەوڵیان داوە زۆرترین خزمەتگوزاری بگەێنە پارێزگای هەڵەبجە. لە ڕابردوودا نوێنەرانی کۆمەڵ لە بەغداد ئەوڵەکانیان چڕ کردبووە بۆ کارابوونی کەیسی پارێزگای هەڵەبجە و کردنەوەی مەرزی سازان و جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری. ئەوە وڵانەش بێنجام نەبوون و ئێستا هەڵەبجە بە فەرمی 19مین پارێزگای عێراقە. بۆیە کۆمەڵ چاوەڕوانی پاڵپشتی و پشتیوانی گەورەی خەڵکی سنووری پارێزگاکەیە تاکو متمانە بە نوێنەرانیان لە کۆمەڵی دادگەری نوێ بکەنەوە و لیستی 285 سەر بخەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.